ساڵی نوێی 2025 وێشتا موچەخۆران یاریمی کوردستان موچەی مانگەکانی 11 و 12یان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی عێراق 631 ملیار دیناری بۆ موچەی مانگی 11 ناردووە، بەڵام هەرێم دابەشی ناکات. بەداخەوە ئەوەی ئومێد و هیوا و ئینتیما بێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتی، بۆ موچەخۆر، بۆ هیچ سێکتەرێک لە سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیەشتووەتەوە و خەڵک بێهیوا بوو لەم حکوومەتە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکارانەی کە ئەبوو جێبەجێکات جێبەجێ نەکردووە بۆ ئەوی موچەخۆران دڵنیا ببنەوە لە موچەکانیان 30 ڕۆژجاری موچەکانیان وەرگرن. ئەوە تا دەرگای قوتابخانەکان بەداخەوە جارێکی کە بایکۆت دەستی پێکردوێتەوە و ناوەندەکانی خوێندن داخراوە قوتابیان لە ماڵەوەن. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ باکی نییە بە موچەخۆرانی هەرێمی. پێویستمان بە نەخۆشخانەیەکی دەرونی هەیە بۆ وەزعی هاوڵاتیان بۆ موچەخۆران کە ئێستا ڕۆژانە گرفتاری دەستی ئەم وەزعە نالەبارن کە ڕوویاو بوویان. ئەمڕۆ ئەدرێ بەیانیە بانی نادرێت 4 بەیانیە. تا ئێسەش لێدوانی حکوومەت دیار نییە کەی موچەدرێ تەنها لە تۆڕە کۆمەڵایەتەکان هاوڵاتی ئەمانە ئەبیسن. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەو سیاسەتەی حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکات گاڵتەکردنە بە خەڵک بە شێوازێک لە هیچ وڵاتێکی دنیا موچە بەم جۆرە دابەش ناکرێت. ئەمە ئەگەر بی بە یەک تۆزوت سری وڵاتان بکەی کام وڵاتی کە پڕە لە قەیران کام وڵاتێکەوە ئەزمەی هەیە تەسەوڕ ناکەم هیچ وڵاتێک وەک ئێمەوا بێ خۆشترین هەواڵی دەسەڵات بۆ خەڵکەکەی بریتی بێت لە ڕاگەیاندنی ئەوەی کەوا لە بەغاوە دێیان نایەت. هەواڵ هەیە هەواڵ نییە. ئیتر کۆمەڵە کەسێکیش لێدان ڕاون هەر جارێکێکی لەوان خطابێکەدا ئەوە مژدە بێ ئەم هەفتە ئەو مژدە بێ هەفتەکەی تر و بەجاتی ئەمە گاڵتەکردنە بە تەسەوڕ و بیر و قەناعەتی خەڵکی تر بۆیە بەڕاستی ئەم دەسەڵاتێکە بێباکە. هەرێمی کوردستان بە قەیرانی موچە و داراییەوە پینایە ساڵی نوێ. حکوومەتی هەرێمیش چاوەڕوانی تاوەکاری موچەیە بۆ دابەشکردنی موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی ڕابردوو. فەرمانبەران و موچەخۆرانیش ساڵێکی دیکەیان بەبێ هیوای و ناومێدی لەگەڵ ئەم دەسەڵاتە دەست پێ کرد. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.